بەخێر بێن بۆ هەرێمی ئاوەدانی. لە کاتێکدا جوگرافیای عێراق بەرەو بیابانبوونی زیاتر هەنگاو دەنێت، لەو ساتە وەختەدا دارستانەکانی بەهۆی کەمتر خەمیەوە یەک لە دوای یەک وشک دەبن و ڕێژەی سەوزاییەکەی تا دێت کەمتر دەبێتەوە. هەرێمی کوردستان زیاتر لە پێش و ڕوو لە ئاوەدانی و سەوز بوونەوە دەکات و دەبێتە خاوەن ژینگەیەکی پاکتر، خاوێنتر و ئاوەدانتر. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە درێژەی پرۆژە ئاوەدانکەرەکانیدا گرنگیەکی لە ڕادەبەدەری بە ژینگەکەی داوە، جیا لە دروستکردنی تەیان پارک و بوژاندنەوەی سەوزایی لە شارەکان بە چڕی کاری لەسەر دروستکردنی پشتێنە بەناوبانگەکەی دەکات. ئەو پشتێنە سەوزاییەی کە هاوتا و نمونەی لە عێراق و وڵاتانی دەوروبەریشی دانی. پشتێنەکە بە دار و نەمامی یاسایی دروست ناکرێت، بەڵکو 7 ملیۆن نەمامی فستق و زەیتون ئەم پرۆژەیە تەواو دەکەن. ئەمە لە کاتێکدایەکە گەر بمانەوێت جینگەی هەموو عێراق سەوز بکەین، تەنیا پێویستمان بە 35 ملیۆن دار و نەمام و درەختەیە. پشتێنەی سەوزاییەکە دەتوانێت ڕۆڵی یەکجاری لە خاوێنکردنەوەی هەوا و کەمکردنەوەی دوانە ئۆکسیدی کاربۆن هەبێت، دەیان هەلی کار دەڕەخسێنێت. سیمایەکی ڕازاوەتر بە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەدات و لە سەروی ئەمانەشەوە لە ئێستادا ئیتر نەک هەر عێراقیەکان بەگرە وڵاتانی ناوچەکەش بۆ گەشەی زیاتریان چاویان لەسەر هەرێمی کوردستان و ڕۆژە و خزمەتگوزاریەکانی کابینەی نۆیەمی ئەم حکوومەتەیە.